لووتکەی 41مین وڵاتانی ڕێکخراوی هاریکاری کەنداو لە پارێزگای عولای سعودیە کە گەمارۆی 3 ساڵ و نیوی میرنشنی قەتەری تێدا هەڵگیرە لەلایەن چاودێرانی نزیک لە وڵاتانەوە بە یەکێک لە کۆنگرە سەرکەوتوەکانی ڕێکخراوەکە هەژمار دەکرێت. بسم الله الرحمن الرحیم. بەڵام کاتێ لە مەودە عاتفیەکەی ئەو کۆنگرێ دەرچین و چۆنیەتی گۆشەنیگای هەریەکە لەو لایەنانە بۆ دۆسەی ناوچەی و جیهانیەکان هەڵسەنگێنین ئاسان نییە ئەو قۆناغە بەسانایی تێپەڕێت. نفتقد هذا العام قائدين كبيرين كان لهم کاتی گرێدانی کۆنگرەکە و بڵاوکردنەوەی ڕاگەندراوی عولا بابەتێک نییە بە دوور لەو ئاڵۆزەی کە ترامپ و ناتانیاهۆ لە ناوچەکەدا لە دژی ئێران بەرپایان کردووە. بە تایبەتی لە ماوەی گەمارۆی ئابووریدا قەتەر ناچار کرابوو تەنیا ئاسمانی ئێران بۆ گەشت و بازرگانی هێڵی خۆی بەکاربێنێت. بۆیە دوورخستنەوەی قەتەر لە ئێران خواستێکی هەنووکەی واشنتۆن و تەل ئەبیبە. سعودیە و هاوپەیمانەکانی گەیشتوونەتە ئەو بڕوایی کە کارنامەی جۆ بایدن پێچەوانەی چاوپۆشی ئاشکراکانی ترامپە لە دیکتاتۆرانی ناوچەکە بە تایبەتی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ناوخۆ و جەنگی یەمەن و بە هەندوەرگرتنی گوشارەکانی کۆنگرێس بۆ چاودێری چەکفرۆشتن بەو وڵاتانە. گەڕانەوەی ئیدارەی بایدن بۆ ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئێران پێگەی سعودیە وڵاتانی کەندا و زیاتر بێهێز دەکات. بە تایبەتی ئێران لە ماوەی گەمارۆی قەتەردا توانی ئەو وڵاتە لە قورسایی گەمارۆکانی سعودیە و هاوپەیمانەکانی بپارێزێت. بۆیە مانەوەی گەمارۆکان بە پێچەوانەی ئەوەی بڕیاریان لەسەردا بوو نەک قەتەری بێهێز نەکرد بەڵکو لە هەموو بوارەکانی زیاتر بەرەو پێشەوەی برد و وەکو یەکێک لە وڵاتە سەرکەوتوەکانی جیهان لە قەیرانی ئابووری سەردەمی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنادا دەرکەوت. بە پێچەوانەوە ئەوە 7مین ساڵە سعودیە تووشی کورتهێنانی بودجە دەبێت. قەتەر لە ماوەی گەمارۆکانیدا نەک هەر لە ڕووی ئابووریەوە گەشەی بەرچاوی بەخۆیەوە بینی بەڵکو توانی بە ڕێکەوتنی دەوحە لە نێوان ئەمریکا و تاڵیباندا پێگەی سیاسی لە سیاسەتی دەوڵەتیدا قایمتر بکات کە گەمارۆدەرانی بە یارمەتیدەری تیرۆر تۆمەتباریان دەکرد. سەرەڕای ئەو گەمارۆ سەختەی دراوسەکانی قەتەر بەپێی چاودێریەکانی فیفا تا ئێستا سەرکەوتوترین وڵاتە لە ئامادەکاریەکانی مۆندیالی 2022دا و پیلانەکانی ئیمارات و سعودیە بۆ هەڵوەشاندنەوەی ئەو ڕووداوە جیهانیە لە وڵاتەدا شکستیان هێنا. میحوەری سعودیە و ئیمارات و بەحرین و میسر لە پێناوی سەرکوتکردنی خواستی گەلانی ناوچەکەدا لە هەر پیلانگێڕیەک درێغیان نەکرد. بەڵام دوجار پێگەی ناوچەی ئەو وڵاتانە هەریەکە و بە چەندین قەیران بێهێز بووە. بۆیە لە دوای گرێدانی لووتکەی 20 ئابووری لە سعودیە ئەو تەوەرەیە لە کەناڵی تایبەتەوە دەیەوێت لەگەڵ تەوەرەی تورکیادا ئاش بێتەوە. بۆیە لە دوای لادانی گەمارۆی سەر قەتەر چاوەڕێ دەکرێت کێشەی لیبیاش بەرەو ئاقاری ئاشتیانە هەنگاو هەڵگرێت. بەڵامەوەی لە ڕاگەیاندراوەکەی لووتکەی عولادا ئاماژەی بۆ نەکراوە میکانیزمی ئەو ڕێکەوتنەی نێوان قەتەر و ئەو وڵاتانەیە کە گۆشەنیگایان بۆ پەیوەندی قەتەر لەگەڵ تورکیا و دۆسیەی ئەتۆمی ئێران و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئەو وڵاتانە و ئیسرائیل و کێشەی فەڵەستین و گوتاری میدیایی کەناڵی جەزیرە و پێناسەی تیرۆر و دەزوەرنەدان لە کاروباری یەکتردا دۆسەی ئاڵۆزن و جیاوازی ڕیشەیی لە هەڵوێست و دیدی هەردوولادا بۆ هەریەکە لەو بابەتانە هەیە. پرسیارە گرنگەکە ئەوەیە ئایا ئەو گرفتانە بە عەقڵانیەت چارەسەر دەکرێن یان بە هەستی عاتفیانە.